سەرەتا ئەو دوای بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانی کەوتیشی لە دەرەوەی وڵات لە چوارەمین کۆنفرانسی پلاتفۆرم و دومین کۆنفرانسی فێمینیزمی ڕۆشنگەریدا بەخێرهاتنی یەکە بە یەکتان دەکەین، سپاستانەکەین لە هەر کوێوەکە هاتوون، بە تایبەتی میوانە ئازازەکانی دەرەوەی وڵات. بەڵام حەزمە کرد یەکێک لە دەرەوەی وڵاتیش ببینین کە خاستەن ئەلەو قش زەرد و چاوشینانی کە ئەوان زۆریان دڵ پێ خۆشە، بەڵام کەس نەبوو. وتی سیتەوەری چەشناوچەشن جۆرا و جۆر لەمانە باسەکات. بەخێر بێن ئومێدەوارین بە ئامادەبوونتان و پێشکەشکردنی سیتەوەر لەسەر بابەتی جۆرا و جۆر چەشناوچەشن. تۆ ئێمە حەقمانجارە بەسەر ئەوانەوە نییە. وتی مشتومڕێکی دیموکراسی، ئازادی و بەبرشت بۆ خەرمانەی خەباتی فەلسەفی و ڕۆشنگەری و سکۆلاریزم و کۆمەڵگەی مەدەنی ئەم دوو ڕۆژەی کۆنفرانس بێتە بەرهەم. مشتومڕێکی دیموکراسی، ئازادی و بەبرشت بۆ خەرمانەی خەباتی فەلسەفی و ڕۆشنگەری و سکۆلاریزم و کۆمەڵی مەدەنی ئەم دوو ڕۆژەی کۆنفرانس بێتە بەرهەم. ئەمە ئەو چوار شتەیە ئەو چوارزارەوە کە زۆر تەکیدیان لێ کات و عادەتەن خەباتی فەلسەفی، ڕۆشنگەری، سکۆلاریزم، کۆمەڵگەی مەدەنی و ئێستاش تەبعەنەوە ماوەیەکی چەند ساڵێکە باسی فێمینیزمیشە کاتۆ بە هەمان شێوە، ئەگەرچی هەر فێمینیزمی ڕۆشنبیری ناوە بە دەقی قسەکەیڵێ ئامادە بووان بەستنی کۆنفرانسی پلاتفۆرمی دابڕان. پلاتفۆرمیش تەبعەن بۆی بزانین پلاتفۆرم وشەیەکی ئینگلیزیە لە ئەسڵا بە معنای مەمەڕ دێڕێڕە و ئەشێ لێرەدا بە معنای دید و تێڕوانین بێ، بە معنای منبەر بێ، بە معنای خەتێک بێ، بە معنای وەلحاصڵ شوێنێک کە ئیتر منهەجێک بە معنای منهەجش هەر هاتووە. مەبەستی لێرە هەر شتێکیان بێت لەمانە کەلیمەی پلاتفۆرمەکە ئەمانە هەموو یەگرێتەوە. ئەڵێ بەستنی کۆنفرانسی پلاتفۆرمی دابڕان کارێکی ئاسان نەبوو. ئەتوانم بڵم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕچەشکاندن بوو و لە کوردەواری خۆشمانە سەرچڵیەکی گەورە بوو لەبەرەوەی بربەستەکانی بەردەم عەقڵی کرانەوە، بربەستەکانی بەردەم ڕخنەی کرانەوە، بربەستەکانی بەردەم تێگەیشتنی هاوچەرخ لە ژیان، لە تاک، لە کۆمەڵ، لە ژن، لە سربەستەکان، لە دیموکراسی. بربەستەکان تا ئێستاش هەژمونیان زیاترە لە تێگەیشتنی هاوچەرخ بۆ ئەم ئەرکە دنیاییانە. بۆیە بەستنی یەکەمین کۆنفرانس سەرچڵی بوو و کاردانەوەشمانزانی ئامادەبووان. بەستنی یەکەمین کۆنفرانسی پلاتفۆرمی دابڕان کارێکی ئاسان نەبوو و ئەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕچەشکاندن بوو و لە کوردەواری خۆشمانە سەرچڵیەکی گەورە بوو لەبەرەوەی بربەستەکانی بەردەم عەقڵی کرانەوە، بربەستەکانی بەردەم ڕخنەی کرانەوە، بربەستەکانی بەردەم تێگەیشتنی هاوچەرخ لە ژیان، لە تاک، لە کۆمەڵ، لە ژن، لە سربەستیەکان، لە دیموکراسی، بربەستیەکان تا ئێستاش هەژمونیان زیاترە لە تێگەیشتنی هاوچەرخ بۆ ئەم ئەرکە دنیایانە. بۆیە بەستنی یەکەمین کۆنفرانس سەرچڵی بوو و کاردانەوەکەشمانزانی. پێم وایە ئەمە مبالغەیەکی زۆری تایە، یعنی ئەو ئەبوایە حساب بۆ نەکاکەوە خۆی سەرچڵی ئیشەکە نەک خۆشی تەمەن مەبەستم ذاتی خۆی نەبوو و دابڕان بۆ خۆشی وەکو کارێکی کۆمەڵکاری هیەوە نەبوو ناوی وا بنین کە لە ناوچەکە شاوا بێ و لە کۆمەڵی کوردەواری شاوا بێ، چونکە جارێ ئەوانەی کە پێش جەنابیشت و پێش لەدایکبوونی جەنابیشت ئەم بابەتانیان وروژاند و تەرحان کردووە هەر زۆر کۆنن. کتێبی ئەلعەلمانیە فی العالم العربی یافرەتێکی لوبنانی نووسیوەتی ناوی نازک سابایاردا 10 فەصڵە ئەگەر جەنابەت تەماشای بکەیتەوە و هەر کەسێکی تریش لەو بەڕێزانە ئەبینی کە ئەلمانیەت زۆر کۆنە، تەنانەت ئەوەی کە ئیشارەتی پێدەی بە هەندێک مەلا کە پێت خۆشە مۆدێرنانە بیرکەنەوە. علی عەبدڕەزاق لە ساڵی 1925 کتێبەکەی نووسی ئوسول الحکم فی الئیسلام. ئەمە جگە لە سەلامە موسا و شبلی شمێل و ئەنجامونی فڕەزاز و ساتە حوسەری و جورجی زێدان و دەیان بیرمەندی تر تەبعەن تا سەردەمی ئێستاشمان هەر بەردەوامن. ئەوانش تەبعەن لە پێش جەنابەتەوە دامەزرانی خۆیان هەبوو، زمانی جەمال عەبدولناسر و زمانی بەعسیەکانیش تەبعەن مؤسساتی ئاوایان هەر هەبوو. بەڵام عەلمانیەتەکە کە لە ئەسڵی عەلمانیەتە بۆ خۆی
دوو خەتە ئەلمانێتێکی ڕۆژ ئاوایی و ئەلمانێتێکی چەپی ڕۆژهەڵاتی کە با بڵێنی سۆڤێتی کۆمەنیستی هیشتراکی یان چەپی بەگشتی ئەلمانێتی یەکەمیان نکوڵی لە بوونی خوا ناکە حەقی بەسەر دینەکەەوە نییە بەڵام ئەڵێ دینەکە تەدەخل نەکاتە سەر سڵتەواتە ئەمە کە بووە بە دروشمێک کە ئەلمانیەت بریتە لە جوداکردنەوەی دین لە دەوڵەت دین لە سیاست دین لە هوەر دین لە هەر شتێکی تربێ بەڵام خەتی دوو هەمی ئەلمانیەتە ڕادیکاڵەکە با بڵێن زۆر تونندڕەوەکە کە هیچ چەپیەکانە نکوڵی لە هەبوونی دین ئەسڵەنەکەن هەروکو مارکسەڵێت دین ئەفیون الشعوب تریاکی گەلانە مەلا بەختیار ئێستا لە فەسیلی یەکەمیان بوو چونکە لە ساڵی هەفتاکانە بوو بۆ کۆمەڵی ڕەنجدەران کە مارکسی لینینی بوون لە خەتی کۆنە ڕادیکاڵیەکە ئێستا بای داوەتەوە هاتوتەوە بۆ لای ڕەفیقەکانی بۆ لای جیگارنەر و بۆ لای ئەم زاراوە نوێیانەی کە لەگەڵ عەولەمەیە تەرحەکرێت و دژایەتی ئیسلامی پێکرێت لە وڵاتی مسلمانانە کەوا بوو وا نازانم ئەمە یەکەم جار بێ و شتێکی ئەوەندە گەورە بێ و حەدەسێکی ئەوەندەش مهم بێ لە ڕاستیشا من نەشمەویست وەڵامی مەلا بەختیار بدەم چونکە پێم وایە ئەو لە زەمانێکە یاریەکە زەمانەکە کۆتایی هاتووە 90 دقیقەکە کۆتایی هاتووە بە 90 دقیقە گۆڵی نەکردوێ لە 3 دقیقەی ئیزافیە گۆڵێکمان لێ بکە لە کاتێکە ئەو زۆر باش ئەبینێ لە دەوروبەری خۆمان فارس و تورک و عەرەب ببینێ ئەلمانیەتەکەی کە زۆر دڵڕەقتر بوو لە ئەلمانیەتی کوردی چۆن پاشەکشەی کردووە لە بەرامبەر بە ئیسلامیەکان و ئیسلامی چۆن هاتوونەتەوە پێشوە لە ئێران و تورکیا و عێراق و لە سووریا بە شێوەیەکی گشتی